يا عصب الراس وينك تنشد. بۆ جاری بیستەمە هەواڵی کوژرانی شاکر وەهیب بڵاو دەکرێتەوە. لەلایەن هەندێک لە ڕاگەیاندەکانەوە شاکر وەهیب بە گەنجێکی ڕۆمانسی ناو داعش ناوبراوە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو شێوازە سینەمایی کە ڕێکخراوی داعش لە بڵاوکردنەوەی وێنەکانیدا دەیگرتە بەر، بەڵام ماوەی ساڵێکە وەهیب لە بەرچاوون بووە. وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند شاکر وەهیب کە بە ئەبوو وەهیب ناسراوە و والیانباری داعش بووە و بەر لە چەند ڕۆژێک لە بۆردومانێکی فڕۆکەکانی ئەمریکادا کوژراوە. شاکر وەهیب دەرچووی بەندینخانەی بۆکایە لە بەسڕە و ژیانیشی هاوشێوەی ژیانی بەرپرسەکانی تری چەکدارانی داعشە، کارگەیشتوتە ئەوەی کە هەندێک کەس گرتوەخانەکە بە ئەکەدیمای داعش ناوبەرن. ئەوانەی پێشتریش لە بەندیخانەی بۆکادا بوون ئەمانن: یەکەم، ئەبوبەکر بەغدادی کە ناوی عەواد بەندەرە و بەرپرسی ڕێکخراوی چاکدارانی داعش بووە. دووەم، ئەبوو عومەری ئەلبەغدادی کە ناوی حامد داود محەممەد خەلیل ئەلزاویە و سەرکردەی پێشووی ڕێکخراوەکە بووە کە لە ساڵی 2010دا کوژراوە. سێم، ئەبوو ئەحمەد العەلوانی ناوی وەلی جاسم ئەلوانیە و ئەندامی ئەنجومەنی سەربازی داعشە. چوارەم، ئەبوو عەبدوڕەحمان البەیلاوی ناوی عەدنان ئیسماعیل نەجمە و ئەندامی ئەنجومەنی سەربازی داعش بووە لە ساڵی 2013دا لە ناوچەی خالیدیە کوژراوە. پێنجەم، حاجی بەکر کە ناوی سەمیر عەبد محەممەد خەلیفاویە و یەکێک لە سەرکردە دیارەکانی داعش کە لە 2014دا کوژراوە. لەگەڵەوەی چەکدارانی داعش ئەبوو وەهیب بە بەرپرسی خۆیان دەزانن لە پارێزگای ئەنبار، بەڵام ڕێکخراوەکە زیاتر وەک ئەستێرەیەکی سینەمایی نمایشی پێکردووە نەک کەسێکی شەڕکەر. شاکر وەهیب لە دایکبووی ساڵی 1986 و لە بەشی زانیاریەکانی زانکۆیان بەرخوێندوێتی و تەواوی نەکردووە. لە ساڵی 2006دا لەلایەن هێزەکانی ئەمریکاوە دەستگیر کراوە و لە ساڵی 2009دا گواستراوەتەوە بۆ بەندیخانەی بۆکاو، لە هەمان ساڵدا ڕادستی هێزامنیەکانی عێراق کراوەتەوە. شاکر وەهیب لە ساڵی 2012دا لە بەندیخانەی تکریت هەڵاتووە. گرنگترین دەرکەوتنەکانی وەهیب لە سەرەتای ساڵی 2014دا بووە، کاتێک لەگەڵ چەند پاسەوانێکیدا بارگای ئەنجومەنی پارێزگای ڕمادی دەپشکنێ و دواتر لە گرتەیەکی ڤیدیۆییدا دەرکەوت کە جلێکی سەرەتاپەڕەشی لەبەردا بووە کە بە یاوەری چەند ئەندامێکی تری قاعیدە توانای خۆی لە چەند جوڵەیەکدا نیشان دەدا. ئەو گرتە ڤیدیۆیانە کە ئەبوو مەسعەب زەرقاویش تیایاندا دەردەکەوێت لە ساڵی 2006دا بڵاوکرانەوە. کۆتا دەرکەوتنی وەهیب لەگەڵ ژمارەیەک چەکداری سەر بە وڵاتانی کەنداو بووە کە لە ناو ماڵی ئەسیر نجێفی پارێزگاری نینەوادا خەریکی گۆرانی گوتن بوون. وەهیب لە ناو چەکدارەکاندا و لە شوێنێکی بەرز دانیشت بوو. کڵاوێکی ڕەشی هاوشێوەی کڵاوەکەی جی گیڤارای لەسەردا بووە. بە پێی زانیاریەکان شاکر وەهیب لە کۆتایی ساڵی 2014دا بە سەختی لە ڕانیدا بریندار بووە و دواتر لە شاری مووسڵ و شارۆچکەی ڕوتبە لە ئەنبار بینراوە کە یەکێک لە قاچەکانی بڕاوەتەوە و دارشەقی پێبووە. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە دوایین جار دەبێت وەهیب بمرێنرێت؟ ئایا دووەڕاگەاندنی ئەمریکی و عێراقیش دەبێت لەبارەی کوژرانیەوە، یان لە ئەندێکی نزیکدا بۆ 21مین جار هەواڵی کوژرانی دەبیستینەوە؟